بۆچی ئەو دەمارانە تەسکەبنەوە یان دەگیرێن ئەوە چەند هۆکارێکمان هەیە. ئەو هۆکارانە دەست پێ بکەین لە ئەوەی کە بڵاوە لە ناو خەڵکە، مەسەلەی جگەرە کێشانە، مەسەلەی سوکەریە، بەرزی چەوری خوێنە و تەمەنە و هەندێک جار هۆکاری بۆ ماوەیی و بەرزبوونی فشاری خوێن. ئەمانە هۆکارە سەرەکی و باوەکانن کە ئەبنە هۆی ئەوەی کەوا وردە لەگەڵ کاتە ئەو شادەمارە کە خوێن ئەبا ئەو خوێنبەرە کە خوێنەبا بۆ قاچیان بۆ دەستیان بۆ شوێنێکی تر وردە تەسک بێتەوە بگیرێ. ئەوەش نەتیجەی چییە؟ نەتیجەی نیشتنەوەی چەوری و کۆلسترۆڵە لە ناو دیواری بۆڕی خوێنەکە کە تەسک بووەوە نسبەی تەسکبوونەوەکە گەیشتە 60% بەرەوسەرەوە 65-70% لە تیرەی دەمارەکە گیرا یان تەسک بووە. ئەوە بڕێکی ئۆکسسیجین و بڕێکی خۆراک باش ناچێت بۆ قاچەکەی، ئەبێتەوە ئەوەی کەوایتر دەست پێ بکە ئاڕاز و عەلامەت.